بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. براني بريز خوش حالم كلا درسي تر لشرح متن عقيدة طحاوي بخزمتان دقموا خوازيارم كخواي پروردگار تبارك وتعالى او درسان باوية ترازوي حسنات من وترازوي تاككان ماني بي قرسكا خواي پروردگار عاقبت خير من بكا سربرز و سرفرازي دنيا و قيامت من بكا بمسلماني بمان جيني بمسلماني بمان مريني بمسلماني زندي من بكاتو يا رب العالمين. دين سر فقرية شديكا بابتي شنوية دفرمي ونؤمن بالبعث وجزاء الأعمال يوم القيامة. برابر زكاني خو دنيا مسرح و شانوي شكاتيا خواهي قولة تبارك وتعالى بو امتحان و ابتلاء خلقي كردوين، وعالمي انس وعالمي جن دو عالمي سربخو تايبت مندي خويانا هردو تشيان مكلفن تسون بو جير او تكليفي كخواهي پروردگار تبارك وتعالى لسرشاني داناون اويك مسلمان بي اويك اهلي خير وتاك بي آخيركي بو فردوسي علايا بو بهجتا كاني خوايا، واويك اهلي خرابو گناه تاوانو معصيت بي اهلي كفر بي او بأبدي لدوزخ دبي اويك اهلي تاوانيش بيتن تكويت برمشيئتي خواي پروردگار تبارك وتعالى. لبرود فرمي الشيخ رحمتي خواي لبي ونؤمن بالبعث. بعث چیە برابەڕە زەکانی خۆم؟ زیندوو بوونەوە هەر سێ میلە مسلمانان، یەهودیەکان، نەسڕانیەکان هەر سێک متتەفیقن لەسەرەوەی کە هیچ خلافێکیان نییە کە زیندوو بوونەوە هەیە لە دوای مردن. ئەوجا فرەقی ضال ئەو فڕقانەی کە لە ئیسلام یعنی لە مسلمانان چی گوتی جیابووینەوە بە ئەشعەریە و بە مرجئەیە و بە شیعەیە و پێداوەرە ئەو فێڕەقانەی کە چەندی حیسابیان دەکەی هەر هەمووی متتەفیقن لەسەر زیندوو بوونەوە، ئیشکالیان لەسەر زیندوو بوونەوە نییە. ئەوەی کە ئیشکالی لەسەر زیندوو بوونەوە بێ ئەو فەلاسیفە مولحیدەکانن هەندێکیان لەوانە ئیشکالیان لەسەر زیندوو بوونەوە هێوش وەچ کابرای گوتی حیسابیان بۆ ناکرێتن. و لەوانە ئیبن سینا کە یەکێکە لەو فەیلسوفانە دەڵێتن زیندوو بوونەوە بە ڕوحە بە ئەجساد نییە، کەوەش حیسابی بۆ قسەکەی ناکرێتن بەرامبەر بەو هەموو ئایەت و ئەو هەموو حەدیسانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئیجماعی وەکو وتم هەر سێ میلە مسلمانان و یەهودیەکان و نەسڕانیەکانیش کەس ئیشکالی لەسەر زیندوو بوونەوە نەبووە. زیندوو بوونەوە برا بە ڕێزەکانی خۆم خوای پەروەردگار تەبارەک وتەعالە کاتێک کە ئینسان وەفات دەکاتن هەتا ئەو کاتێک کە دنیا خەرا دەبێت، دنیا دەگۆڕدرێ بە دنیایەکی دیکە، ئەو خەڵکە لە قەبرەکان زیندوو ناکرێنەوە، لە ناو گۆڕەکاندا دەمێننەوە. بەڵام کاتێک کە کۆتایی بەو کەونە دێتن، کۆتایی بەو دنیایە دێتن، مەخلوقات هەمووی دەمرێتن، ئەو جا خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئەو زەویە دەگۆڕی بە زەویەکی دیکە، کە زەویەکەی گۆڕی بە زەویەکی دیکە تەبەن ئەو خەڵکەی زیندی دەکاتەوە. تەفاسیل زۆر ئەگە بچینە دووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت 40 ڕۆژ باران دەباریتن، ئەو خەڵکە هەمووی چەقەلە دەکاتەوە، لە قەبر دێتەوە دەر. خوای پەروەردگار ئەمر بە ئیسرافیل دەکات، ئیسرافیل زیندی دەکاتەوە کە فوو بە کەڕەنادا کە ڕوحەکان هەموو لەناو ئەو کەڕەنایی هەر ڕوحە و دەچێتەوە بەر خاوەنەکەی خۆی، ئەو خاوەنەی زیندی دەبێتەوە. بەڵام ئایا هەیکەل و شێواز و تەمەن و ئەوانەمان وەکو ئێرانەیە؟ نەخێر. خوای پەروەردگار تەبارەک وتەعالە بە شێوازێکی دیکە ئینسان خەڵق دەکاتن. دەفەرمێتن خوای پەروەردگار لە سوورەتی النەجم وأن إلى ربك المنتهى، عاقبەتی هەمانمان بۆ لای خوایە تەبارەک وتەعالە. وأنه أضحك وأبكى،
وأنه هو أمات وأحيا وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى وأن عليه النشأة الأخرى. لشوينش قد فرمي وأنشأناه خلقا آخر. برابر زكاني خم تمني إنسان وخلقتي إنسان لقدر أو دنيايا هميشي وأبدي دبك أخواي قول خلقي كردو بومان كبهشتا خوا بقسمت مامكا يان دوزخ أخواي قول بنامان دات لبروي أو جاد فرمي كاتك أو خلق زندو دبيتوا وجزاء الأعمال يوم القيامة وپاداشتی کردەوەکان لە ڕۆژی دوایی هیچ شتێک برا بە ڕێزەکانی خۆم لەو کردەوانەی کە دەیانکەین مەگەر هەندێک شت هەیە کە نە پاداشتی هەیە و نە سزای هەیە بەڵام زۆرێک لەو شتانەی کە عادەتیشن ئاگامان لەو خاڵی بێ زۆرێک لەو شتانەی کە عادەتن بەنیەت دەبێتە عیبادەت بەنیەت دەبێتە عیبادەت بۆ نمونە نان خواردن عادەتێکە ونیە بەڵام ئەتۆ دەڵێی کە نانی چاک دەخۆی و نانی باش دەخۆی بەنیەتی ئەوەی کە تااقەت و توانایەکت هەبێ شەو هەڵبستیەوە شەو نوێژ بکەی یان جسمت بە قووەت بێتن دیفاع لە دینی خوای پەروەردگار بکەی یانەوە تا توانا و تااقەتێکی خڕکەوە بە ڕۆژوو بی ئەبە نیەتە ئەو نان خواردنەشت بۆ دەبێتە عیبادەت و هەموو ئەو عادەتانە ئەگەر ئینسانیەتی باشی لێبێنێتن بۆی بە عیبادەت و خواپەرستی لە قەڵەم دەدرێتن وجزاء الأعمال يوم القيامة برا بەڕێزەکانی خۆم ڕۆژی دوایی ناوی زۆرن يوم الحساب يوم القيامة يوم الجزاء يوم الفصل يعني هەموو ئەو ناوانە ناوی ڕۆژی دوایین یعنی چی خۆشەویستانی خۆم ڕۆژی دوایی ئەو ڕۆژەیە کە خوای پەروەردگار خەلایق کۆ دەکاتەوە لە حەرەساتی قیامەت خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی پاداشتیان دەداتەوە هیچ چاکەکاران و سزای خراپەکارانیش دەداتن کافر و منافق ئیوانە نابڵێ ناکرێ کافر و منافق بڵێ دەکەونە بەرمەشیئەتی خوا ئیوانە بڕیاری ئەبەدی دۆزەخیان بۆ دەرچووە لە قورئان و لە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوانەی کە ئیماندارن و گونەهبارن و تاوانبارن ئەوانە دەکەونە بەر مەشیئەتی خوای پەروەردگار کە بێوێ عەفویان دەکا بشێوێ سزایان دەدا برا بەڕێزەکانی خۆم ئەوجا خوای پەروەردگار تەبارەک و تەعالە بە گەورەی و عەزەمەتی خۆی قۆناغ و مەرحەڵەکانی قیامەت زۆرن کەسێک کە مسقالە زەڕەیەکی کردبێ لە چاکەی بزر نابێ فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى هەرچی مسقالە زەڕەیەک چاکەیەکی بکە خوای گەورە پاداشی دەداتەوە ومن يعمل مثقال ذرة شرا يرى ئەوە بە مطلقیە بەڵام برا خۆشەویستەکانی خۆم ئینسان خراپە وەکو گوتم لە ئیمانداری ناکرێت ئەتوو بڕیاری سزای بۆ بدەی بە مطلقی خراپەی سزای چاوەڕێ دەکاتن بەڵام دەکەوێتە بەر مەشیئەتی خوای پەروەردگار بێوێ سزای دەدا و بێوێ عەفو بکات بە تایبەتی ئەو شتانەی کە مەربوطن بە حەقی خواوە ئەو شتانەی کە پەیوەستن مەربوطن بە حەقی خوا بەڵام ئەوەی کە مەربوطە بە حەقی عەبد و بەندەکانی خوا خوای گەورە لێی خۆش نابێت جا بۆ خۆت دەبێ پێشەوەی لە دنیا دەچێت دەرگەردەنی خۆی پێ ئازا دەکەی حەقەکەی دەدەیەوە ئەگەر ئەو ڕۆی خێر و سەدەقەی بۆ دەکەی زکری خێری دەکەی ئەگەر نا لە قیامەتێ حەقەکەت لێ وەردەگریتەوە خوا پەناماندات و خوای گەورە مۆفەقمان کە حەق کەسمان لەکن نەبێ ئەو جا برا بەڕێزەکانی خۆ دەفەرمێ والعرض والحساب ئەوە قۆناغ و مەرحەلەکانی جیاجیان عرض چییە برا بەڕێزەکانی خۆم عرض ئەوەیە کە هەموو خەلائق هەموو مەخلوقات ڕوبەڕووی خوای پەروەردگار دەوەستنەوە ڕوبەڕووی خوای پەروەردگار تەبارەک و تەعالە
دەوەستنەوە. خوای پەروەردگار چ دەفەرمێ؟ وَيَوْمَ نُسَيِّرُ الْجِبَالَ وترى الأرض بارزة وحشرناهم فلم نغادر منهم أحدا وعرضوا على ربك صفا. يكصف جا لدوايكن ئاوا ڕاوەستاون نۆرەیان گرتووە یان بە یەک سەف ڕاوەستاون. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا حەشر و حیسابیان لەگەڵ دەکات، دەفەرمێ لەقەد جئتمونا کەما خەلەقناکم ئەوەلە مەڕە. چۆن یەکەم جار خەڵقمان کردون ئێستاشەوە هاتوون و بەردەستی ئێمە. برا بە ڕێزەکانی خۆم، عەرض ئەوەیە کە ئەو خەلائیقە کەس لەولا مەجالی خۆشاردنەوە و مەجالی خۆحەشاردان و مەجالی وەچ کاورای گۆتی بن ئاولێدان و ئەوانەی نییە. لە دوای عەرضەکەی چی حیسابە؟ خوای پەروەردگار کە هەموو یەک سەف ڕادەوەستن وعوڕضوا عەلی ڕەبیکە صەفا. ئەو جا خوای پەروەردگار چ دەکات؟ دەست بە حیساب دەکات لەگەڵ عەبد و بەندەکانی خۆی. حیساب دووشتن برا بە ڕێزەکانی خۆم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ هەر کەسێک لە حیساب لەگەڵ کردندا مناقەشەی لەگەڵ بکرێتن من نوقش عذب، هەرچی مناقەشەی لەگەڵ بکرێ عەزاب دەدرێت. بەڵام ئەوەی کە بەس عەرض بێ و بیرهێنانەوە بێ عەبدی خۆم ئەو گوناهات کرد 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 هەموو گوناهەکانی پێ دەڵێن، بۆی کە وا هەست نەکا کە خوای گەورە گوناهەکانی و لەبیر لە ئاگای لە گوناهەکانی وی ئاگای لە تاوانەکانی وی نییە. بەڵام لە ئاخیری چ دەفەرمێ؟ دەڵێ ڕەنجی تێک دەچێەوە عەبدەی، دەڵێ عەبدی من چۆن لە دنیا سترم کردی ئەو ڕۆژ عەفوت دەکەم. برا بە ڕێزەکانی خۆ، ئەو کەسانەی کە ئەهلی ئیمانن ئەهلی تەقوان و کردەوەی چاچیان زۆرە کردەوەی باشیان زۆرە بە سوود و بەکەلکن بۆ خۆیان بۆ ماڵ و منداڵی خۆیان بۆ دەوروبەری خۆیان و ئینسانێک لە ناخیدا ئینسانێکی پاک و چاکە با گوناه و تاوانی شێبن خوای گەورە لە دنیا ستری دەکا حەیای نابات. بەڵام کەسێکی خراپەکار جارێک خوای گەورە ستری دەکات دوو جار ستری دەکات، من هەموو جارێ دەڵێم ئەو قسەی منە قسەی عولەمایانێ ڕەحمەتی خۆیان لێبێ، دەفەرمون ئەوەی کە خوای گەورە فەزحی کردو یەکەم گوناهی نییە. یانەوەی کە لەسەر دزی دەگیرێ دەڵێ وەڵڵاهی یەکەم جاریتم درۆ دەکات. ئەوەی زینای لێ ئاشکرا دەبێت و فەزح دەبێت دەڵێ یەکەم جاریتم درۆ دەکات. ئەوەی مەشروبی خواردەوە دەڵێ یەکەم جاریتم و فەزح دەبێت درۆ دەکات. ئەوەی کە ڕیبا دەکات و یەکەم جارە و فەزح دەبێت دەڵێ درۆ دەکات. قەت خوای گەورە بە یەکەم جاری یەکەم گوناهی عەبدی خۆی فەزح ناکات کە چەند جارت کردەوە. ئەمن ناوی کەس نادەم، جارێک دزیەک کرا، برادێک دزیەکی کرد وەڵحاصل گرتمان 1000 سوێندی دەخوارد کە یەکەم دزیتی، دوایە تەحقیق و تاقیق 23 دزی کردبوون. یعنی وەرە خوای گەورە چەند بەسەبر بوو لەگەڵت 23 جا بێجگەلەوەی کە لەو شوێنەی کە 23 دزی کردبوون ئەدی لە شوێنەکانی دیکە ئەومان لێ نەپرسی. قەت خوای گەورە بەجارێکی عەبدی خۆی فەزح ناکات. بەڵام وەکو دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە پرسیاری لێ دەکاتن، پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەلام لەیسە ئەحەد یحاسب یەومە القیامەتی ئیلا هەلەک، ئەوەی حیسابی لەگەڵ بکرێ تووشی هیلاکەت دەبێ. فقالت أم المؤمنين عائشة رضي الله عنها، دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر فەرمووی أليس قد قال الله تعالى فأما من أوتي كتابه بيمينه فسوف يحاسب حسابا يسيرا، فقال رسول الله صلى الله عليه وسلم إنما ذلك العرض أو عرض أي عائشة دفرمي وليس أحد يناقش الحساب يوم القيامة إلا عذب. هرچی مناقشەی لەگەڵ بکرێ عذاب دەدرێتن. ئەو فەرموودەی ئیمامی بوخاری ڕیوایەتی دەکاتن. برا بە ڕێزەکانی خۆم، خوای پەروەردگار بارمان سووک کا و عاقبەتمان خێر کاتن. وەڵڵاهی کاتێکی زۆر ترسناک و کاتێکی زۆر ئەتوەرە بێنە ئەو هەموو خەڵکە ڕاوەستاوە هەموو کەس کار و کردەوەکانی خۆی لەبەر چاوە، هەموو کەس ئەو مەلایکەتەی لەگەڵدایە سائق و شەهید سحوفی ئەعمالی هەمووی تۆمار کراوە هەمووی نووسراوە
وێت دەدەنەوە، نەخوێندەواریش خوێندەوار دەبێت. ئیقڕە کتابەکە، فەرموو کتابەکەی خۆت بخوێنەوە کاکە، تەشبیه نەبێ، وەلیلله المەثل الأعلى. چۆن مەسەلەن لەو وڵاتە پێشکەوتوانە جا لە مەکتەب بێ، لە خدمەی سەربازی بێ، لە هەر شوێنێکی بێ، فایلێکی بۆ دەکەنەوە بۆ ئینسانی، هەرچی کە کردوویەتی لە سلوکی ئەو شخصەی تۆمار دەکرێت کە نەقڵ دەبی پێشە تو فایلی شخصیەکەت نەقڵ دەبێتن، کە تو دەچێلای ئەو بەرپرسەی فایلەکەی تۆ خوێندۆ، تۆ دەزانی ئەخلاقی تۆ چۆ، دەزانی هەڵسوکۆ، دەزانی سەقەتاتی تۆ چۆن بووە، دەزانی چەند کەتنت کردوون، دەزانی چەند جار محاسبە کراوی. خوا پەنامانداتن هەرچی کە کردومانە لەو دنیای هەموو لەو سوحوفی ئەعمالی خۆمان بە خۆت دەخوێنیەوە. ئێستا ئەمە زۆر بەمان ئەحساه الله وەنەسوو، خوای گەورە هەموو شتێکی تۆمار کردەوە، ئیحسای کردومە لە بیرمان چۆتەوە. چێ لە ئێمە هەموو گوناه و تاوانەکانی خۆی وەبیرە، چێ لە ئێمە هەموو چاکەکانی خۆی وەبیرە؟ کەس. بەڵام کاتێک کە کتابەکەت دەداتێ دەفەرمی ئیقڕە کتابەکە کەفا بنەفسیکە اليومە عەلەیکە شەهیدە، فەرموو کتابەکەی خۆت حەسیبە، کەفا بنەفسیکە اليومە حەسیبە. یعنی ئەوڕۆ برا بە ڕێزەکانی خۆم، کردەوەی ئینسان، ئەعمالی ئینسان دەبێ ئینسان لێی بخەوتێتن و بە شێوازێک بێتن کە لە ئاستی گەورەی و عەزەمەتی خوادا بێتن. ئەوجا قیڕائەی کتاب گوتمان کتابەکە دەدرێتەوە دەستی بە خۆت دەیخوێنیەوە. والثەوابی والعیقاب، دێتە سەر پاداشت و سزا. پاداشت و سزا خوای پەروەردگار دەفەرمێ فەئەما من ئوتیە کتابەه بیەمینه فسوف يحاسب حسابا يسيرا. جا ئاەت زۆرن، يعني وأما من أوتي كتابه بشماله فيصلى سعيرا. لە شوێنێکی دیکە داهاتووە کتاب بەدەستی چەپ وەردەگریتەوە، لە شوێنێک داهاتووە لە پشتەوە ڕاکتابەکەی وەردەگریتەوە. ئەوانەی کە کتاب بەدەستی ڕاست وەردەگرنەوە ئیماندار و مسلمانن و پاداش دەدرێنە، هاوار دەکە ها ئومقڕە و کتابیە. ئەوەی کە کتاب بەدەستی چەپ وەردەگرێتەوە هاوار دەکات دەڵێ یا لەیتەها کانەت القاضیە، خۆزیا هەر ئەو مردنە با زیندوو نەبووماوە. یعنی ئینسان برا بە ڕێزەکانی خۆم ئەوجا کاتەکەمان کەم ماوە، بەڵام هەر بە کورتی سیڕات دێتە پێشەوە لە دوای پاداش و سزاکان و لە دوای ئەوانە. سیڕات برا بە ڕێزەکانی خۆم پردێکە بەسەر پشتی دۆزەخدا ڕاکێشراوە، هەموو ئیمانداران دەبێ بەسەر ئەو پردەدا بپەڕنەوە، خوا پەنامانداتن. خلافێک هەیە ئایا کابرای کافر و ئەوانە و منافق ئەوانە بەسەر پردی سیڕاتدا ناپەڕنەوە؟ ئەوانە ئەگەر کەسێکی شوێی گوت بێتن، هەندێک لە عولەما ڕەحمەتی خوایان لێبێ ڕەدیان داونەوە دەڵێن قەولێکی زەعیفە، لەبەرەوەی ئینسانی ئیماندار بەسەر پردەکەدا تەپەرتەوان هەر کە ئەهلی کوفر ڕاست ڕاپێچ دەکرێن و بۆ ناو ئاگری دۆزەخ و خوا پەنامانداتن. بەڵام پردی سیڕات بە گوێرەی ئەوەی کە ئەتۆ لەسەر ئەو سیڕاتە مستەقیمەی کە ئەو ڕۆ محکەمی و پابەندی تۆ بەسەر ئەو سیڕاتە چۆنە، وأن هذا صراطي مستقيما، ئەو سیڕاتە مستەقیمە هەتا چەند ئەتۆ تێیدا سەقامگیر بووی و تا چەند باوەڕت پێ بوو و تا چەند لەسەری ماویەوە ئەلەوێن دەرێژ ئاو بە محکەمی بەسەریدا تێ دەپەڕی، بە گوێرەی محکەمی ئیمانی ئینسانەکەیە. ئیوایەکو بەڕق وەکو چاوتروکانێک، یعنی بەسەریدا دەپەڕێتەوە، ئیواشەیە دەکەوێتە خوارەوە و هەڵدەستیتەوە، دەکەوێتە خوارەوە و هەڵدەستیتەوە و لایەکی دەسووتێتن هەتا دەپەڕیتەوە، خوا پەناماندا. ئاخر شت برا بە ڕێزەکانی خۆم مەسەلەی میزانە. میزان تەرازووە، ئەو تەرازوەی کە دەیبینن، بەڵام ئایا ئەو تەرازوی وێن دەرێت چەندە و قەبارەی، بەڵام تەرازووە و خوای گەورە تەبارەک و تەعالا سێشتان دەچێشیتن هی ئینسانەکان. ئەعمالی ئینسان دەچێشی جارێکی، ئەعمالی ئینسان دەچێشیتن و ئەوجا دێتن خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەعمالی ئینسان دەبێتە چی؟ وەکو شتێکی کێشراوی لێ دێتن، وەکو کێشراوی لێ دێ. ئەوجا ئینسان خودی خۆی دەچێشرێتن. قورسایی ئەو ئینسانەی چەندە؟ مەبەستنێ بە چیلۆ. یعنی ئینسان چەند ئەهلی تەقوا بێ، چەند ئەهلی دین بێ، قورساییەکەی زیاتر دەبێت لە تەرازوی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. وەکو لە فەرمودەی پێغەمبەر داهاتووە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ڕۆژێک عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر، عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، دەفەرمێ چۆ سەردارێکی. عەبدوڵڵای کوڕی مەسعود قاچی زۆر باریک بوون ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ،
دەفەرمێ با لە لاقەکانی دالاقی بە دەرکەوتن ئەسحاب پێی پێکەنین فەرمووی بەلاقەکانی عەبدوڵای کوڕی مەسعود پێ دەکەنن ڕزا ڕەحمەتی خوای لەسەر بێ پێی پێمەکەنن واللهی قاچەکانی عەبدوڵای کوڕی مەسعود لە لای خوای پەروەردگار لە چێوی ئوحود قورسترن. کەواتە ئەوەش کردویانەتە دەلیل کە خودی ئینسانەکەش دەچێشرێتن خوای گەورە قورسمان بکە لە تەرازووی حەسەنات و چاکەکانمان قورس بکە و نیەتمان قورس بکە و عاقبەتمان خێر بکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. Oh